کرێکاران زەحمەتکێشان جەماوەری ئازادی خوازی کوردستان سیڤیەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. ئەم ڕۆژە ڕۆژێکی ناسراو بۆ کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستانە. ناوی پێشمەرگەی کۆمەڵە ئەمڕۆ لە کوردستاندا ناوێکی ئاشنا و جێی متمانەیە. ئەم ناوە لەمڕۆدا لەگەڵ زۆر سونەت و تێکۆشان و دەرس و ئەزمون و ئاسۆی نوێ لە ناو جەماوەری خەڵکدا دەناسرێت. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هاندەری خەبات و خۆڕاگری و لە بەرامبەر هێزی داگیرکەر و سەرکوتگەری کۆماری ئیسلامیدا بووە. دەیان شانۆی لە ڕاوەستان و فیداکاری تۆمار کردووە. پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر تێکۆشەرێکی بوێر و ماندووی نەناسی مەیدانی نەبەرد، بەڵکو ڕێکخەر و سازماندەر و پشتیوانی دڵسۆزی خەباتی خەڵکی زەحمەتکێش بووە. بێوچان لە دژی دابوو نەریتی دواکەوتوانە ڕاوەستاوە و ئاڵا هەڵگری یەکسانی نێوان ژنان و پیاوان بووە. لایەنگر و پێشەنگی فەرهەنگ و ئەخلاقیاتی نێو و شۆڕشگێرانە لە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستاندا بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک دەیان بیرەوەری شیرینی لە دڵسۆزی بۆ جەماوەری خەڵکو و ڕوێنێنی بۆ ژیانێکی باشتر و بۆ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ گیر و گرفتەکانی ژیانی ڕۆژانە لە دوای خۆی جێشتووە. تۆی وشیاری و ئاگاهی سیاسی و چینایەتی لە ناو دڵ و دەرونی هەژاراندا چاندووە و ئاسۆی ڕوونی ڕزگاری بەخشی کۆمونیزم و یەکسانی بەڕووی ئینسانی چەوساوە و ستەملێکرادا کردوتەوە. بەم شێوەیە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەبێت بە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی خۆڕاگری بەرینی کۆمەڵایەتی. پیرۆز بێت سیڤیەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. بژی ئازادی، بەرابەری، بژی سۆسیالیسم.